بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پارتی وێکێتی لە ئێستادا دەستیان بەسەر داهاتی هەرێمی کوردستاندا گرتووە و هەرێکەیان بە جۆرێک بەڵام بەسەر راستی ڕاگەیاندن شەڕی ڕاگەیاندنیان دەست پێ کردووە و هەر ئەمڕۆژ یەکێتی نیشتیمانی پۆستێکی نوێی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەناوی سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم وەرگرت. هاوکات لە سنووری پارێزگای سلێمانی ناڕەزایەتی موچەخۆران بەردەوام بۆ پێوی بەشێک لە فەرمانبەرانی و موچەخۆرانی وەزارەتی خوێندنی باڵا شارەوانی هەروەها خانەنشینان و ئاوادانکردنەوەش تاوەکو ئێستا وە ڕۆشنبیریش موچەی مانگی سیان پێ نەدراوە. لە بەرنامە ئەمڕۆ باز لە ناکۆکیەکانی سەر هەرێمی کوردستان بەتەسی دەست بەسەراکنی داهات و ئەو ناکۆکیەکی ئێستا قوڵ بۆتەوە پرسی دوو ئیدارەیش دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان هۆشیار ومەرعالی ئەندامی زیڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە سودوی سەرگی هەروە لە هەولێرەوە سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامە و سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاوشار بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر و بارودۆخی کە دروست بووە بە تایبەتی لە پرسی دوو موچە پرسی موچە بڵین و تۆمەتبارکردنی پارتی وێکێتی وەش ئەو دۆخەش کە بە تایبەتی لە سنووری سلێمانی هەیە لە کەمی خزمەتگوزاری و لە پرسی موچە. بەڵێ دیارە ئەم بابەتە ڕشەیەشی درێژخایانی هەیە و توانی لە وشەیەکە کورتی کەیتەوە لە گەندەڵیە کە گەندەڵی وەکو شێر پەنجەیەک لە هەرێمی کوردستان بە تەواوی جونگەکانی حکومڕانیە بڵاوەتەوە و هەموو ئەو هەوڵانیشی کە هەبوون بۆ گۆڕانکاری بۆ چاکسازی لە 12 ساڵی ڕابردووە کە بە توندی دژایەتی ئەکران لەلایەن هەندێک بەرپرسەوە لەلایەن هەندێک کەسەوە کە بەرژەوەندی تایبەتیان هەبووە خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان کاریانە کرد لەبەر ئەوە بوو کە ئەمڕۆ ئەیبینی نەتیجەکەی نیانەویست داهات شەفاف بێ نیانەویست پەرلەمان چالاک بێ نیانەویست بودجە هەبێ بۆی لە تاریکیدا ئەوەی کە ئایانەوێ بیکەن. ئێمە ئەو قەیرانەی هەیە لە کوردستانە چارەسەرکردنی یەکجار ئاسانە بەس گەندەڵی نەکرێ بەرپرسان هەواز لە گەندەڵی بێن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کار نەگەن. هەر ئەو داهاتێک خەڵکی کوردستان خۆی بوون لە سلێمانی تۆ پرسیاری سلێمانی کرد بەکاری هێنێ لە خزمەت گوزارەکانەوە یا بە حکوومەت ئەتوانێت موچە دابین بکات. ئەمما قەیرانە بەڵام چۆن هەڕەشەی ئاوا دەرفەتیشە من پێم وایە جاران گرێبەستێک هەبوو لە نێوان گرێبەستێکی نەنووسرا و نەوترا هەبوو لە نێوان یەشێتی و پارتی و خەڵکە یاخود لایەنگرانی خۆیانە ئەویش ئەوە بوو کە من ئەتکەم بە موچەخۆری خۆم موچەت پێ ئەم هەندێک خزمەت گوزاریت بۆ دابینەکەم لە بەرامبرە تۆ بێدەنگ بە یاخود دەنگم پێ بە لە هەڵبژاردنەکانە و ناڕەزامە بە لە حکومڕانی من لە دەسەڵاتە بمێنمەوە کە ئەمە شتێکی نوێ نییە زۆربەی وڵاتان لە ناوچەکە و سەرکردەکانی ناوچەکە ئەویان کردووە ئەڵێ من نان تێمێ ئیتر تۆ واز لە ئازادی واز لە کۆمەڵی پرسی دیکە بهێنە ئەو گرێبەستە ئێستا لە ناوچووە و ئێستا ناڕەزایەتەکە تەنها ئەوە نییە کە خەڵکێک بێ کە دەنگی بەوان نەیاوە بەڵکو ئەوانەشە کە دەنگیان بەو لایەنە نەیاوە ئەمە ئەبێت منی بێم وایە وانەیەک بێ بۆ هەمومان و بۆ فەرمانبەران بۆ وڵاتیانی کوردستان کە ئەگەر بمانەوێت لەم قەیرانە دەرچین ئەبێ گۆڕانکارێکی ڕێژەیی بەدی بێ ئەو گۆڕانکاری کە چەند ساڵە هەوڵە دەین و ڕێگری زۆرە لەسەر باشەوت کێشەکە گەندەڵیە ئەو کێشەی ئێستا دروست بوو پەیوەندی بەکەمی داهاتەوە نیە وایە نەخێر کەواتە ئێستا حکوومەتێکی گەندەڵ هەیە لە کوردستان بۆ چوونی بەڕێز عێراق یەکێکە لە سێ گەندەڵترین وڵاتەکانی جیهان بەستم ئەو عێراقیش لەناو عێراقیشە کوردستان ینی لە هەموو سێکتەرەکانە گەندەڵی گەورە هەیە بۆ نمونە ئێستا نەوت ینی سەرۆکی حکوومەت خۆی ئەڵێت سەدا چلوویەکی داهاتە گەڕێتەوە 59ەکەی چی لێ دێت نازانرێت نازانرێ و ئەوەشی کە ئەڵێن بە خەڵک باوەڕی پێ ناکە ینی لێرەیە پرسەکە ئەوە نییە ڕێی کەسێکی دیاریکرا و ڕێی حزبێکی دیاریکرا ڕێی عام گرنگە لێرەیە ڕێی خەڵک گرنگە لێرەیە خەڵک متمانەی نییە بۆی کە ئەوەترێ ئەو داهاتی کە داهاتی ناوخۆیە بۆ نمونە جاران لە مەرزەکانەوە ئەچووە ئەو شار و قەزا و شوێنانی نزیک بوون ئەچووە بانک دیار بوو داهاتی هاتوچۆ داهاتی بوارەکانی دیکە ئێستا بەو شێوەیە نییە لەبەرەوە سەرۆکی حکوومەتیش خۆی وتی من دەسەڵاتم نییە بەسەر داهاتە بۆنە لە سلێمانی بەمانایەکی دیکە ئەوەی کە ئێستا ئیبینین ململانەیەکی سیاسی لەسەر بەشڕۆندی سیاسی و ئابووری دروست بووە باجەکەشی هاوڵاتیانی کوردستانەیدن بۆیە من ویستم ئەو پەیامە بگەێنم کە ئەگەر بمانەوێت ئەم قەیرانانە بەردەوام نەبێ و چارەسەریان بکەین و داهاتووە دووبارە نەبێتەوە پێویستمان بە گۆڕانکاری ڕێشەیە هەیە ئەبێ هەموو ئەو کەسانی لە ڕابردووشە دەنگیان ناوە بۆ حەزبێک لەبەرەوەی
پێیان وە بۆ موچەکان ئەوانەیە یاخود ئەو حزب دایمەزرانەوە بگەن بەو باوەڕی کە ئەم گرێ بەستە نەماوە بگەن بەو باوەڕی کە هەمومان بە کۆی دەنگی بەبێ جیاوازی چکە ئێستا حزبایەتیکردن و ململانەی حزبی شتێکی زۆر زۆر بێمانایە چونکە هاوڵاتیانی کوردستان بەبێ جیاوازی لە مافەکانیان بێبەشن. بەس بە حکوومەتێکی گەندەڵی دەزانی خۆت وەکو خۆت حکوومەتی هەرێم لە گەندەڵیە هیچی لە عێراق کەمتر نییە. هیچی لە عێراق کەمتر نییە. بەڵێ سپاس دەکەم. کاک سەرتیب جەنابشت بەخێر بێ دەمەوێت سەبارەت بەو ململانەی کە هەیە لەسەر داهات لە کوردستان بۆچی سەوا زەق بۆتەوە و مەترسەکەی چێل مەترسی ئایندەی وە کە ئێستا باسی پرسی دوو ئیدارەیش دەکرێت. لە کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو دام و دەستگا و دایرەکانی دەوڵەت نەبوون بە دام و دەستگای نیشتیمانی و حزب زاڵ بۆ بەسەر حکوومەت یان بەسەر حکومڕانی و ئەوەندەی حزب بڕیاردەر بووە ئەوەندە ئیدارە و حکوومەت بڕیاردەر نەبووە و ئێستاش ینی گەڕاوێتەوە ئەو دۆخێکە پێشی دروستبوونی شەڕی ناوخۆگرفت لەسەر پارە ئیبراهیم خەلیل هەبوو باس لەوە دەکرێت کە پارە لە کوردستان شەفاف نییە و ئەم دۆخە بەردەوام بوو و تا ئێستا نەتوانراوە یەکلایی بکرێتەوە پارەی دەوڵەت پارەی خەڵک بگەڕێتەوە یەک خەزێنەوە و دواتر دابش بکرێ و پێشبەرگە نەتوانراوە یەک بخرێ و پەرلەمان نەتوانراوە بکرێ ببێ بە سەرچاوە و ببێ بە مەرجعی خەڵکی کوردستان و دام و دەستگای قەزایی نەتوانراوە وای لێ بکرێت سەر بەخۆ بێت و بتوانرێت داوەری بکە ینی ئەوەی کە هەیە دەرەنجام و لێکەوتەی باردۆخی سیاسیە بەداخەوە و لە خراپەوە ئێمە هەنگاو بەرە و خراپتر دەنین پێشی بڵێن 10 ساڵێک بەر لە ئێستا زۆرێک لە هێمنی سیاسی هەبوو سەرباری ئەوەی معارەزە لە ناو حکوومەتە لە ناو پەرلەمان هەبوو بودجە دەهاتە حکوومەت ڕقابەی سەحافە باشتر بوو پەرلەمان ڕۆڵێکی باشتری دەبینی بەڵام بەداخەوە دوای تێکچوونی ئەو پەیوەندیە سیاسیانی نێواندایە سیاسەکان پێدەچێت باردۆخی کوردستان بەرەو هەنگاو بەرەو خراپتر بنێت و ئێستا مەترسیەک جاران مەترسی یان با بڵێن لایەنە سیاسەکان تەنها لەسەر دەنجی خۆیان دەترسان و دەنجیان کەم بکە یان زیاد بکە لە پەرلەمان ئێستا گرفتی گەورە و مەترسی گەورە لەسەر کۆی قەواری هەرێمی کوردستانە و ئەگەر بڕیار بێ باردۆخ لەمەی ئێستا خراپتر بێ من پێم وایە خراپیەکە بۆ هەمووانە و هەموو لایەنە سیاسەکان زەر دەکەن و قەواری هەرێمی مەترسیەکە چیەکەوەی کە باسی دەکەی دەستوری عێراقی مەترسیەکە چییە ئەوەی کە ئێستا هەیە و بە هەڕەشەی دەزانیت لەسەر هەرێم؟ مەترسی جددی ئەوەیە کە یەکەم لە ناوخۆی هەرێمی کوردستان زمینەیەکە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی ناڕازیە لەم دەسەڵاتی هەیە پێیان وایە دام و دەستگای دەوڵەت لە هەرێمی کوردستان سەرچاوی ستەمە پێیان وایە ئەم پەرلەمان ناتوانێت ڕۆڵی خۆی بینێ پێیان وایە حکوومەت نادادی دەکات پێیان وایە مەسئولینی حکوومەت ستەمیانی دەکەن دوو لە ناوخۆی هەرێمی کوردستان دیسان ئامادەنین بۆ هیچ تاولەرزێک کە ئەگەر بێت و ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە لەلایەک هێزی پێشمەرگەیەک هێزی پێشمەرگەنیە لەلایەکی دیکە ئابووریمان خراپە مەرجەعمان نییە لە ئێستادا وەلایەنە سیاسەکە تەنان ناتوانن بەیەکەوە کۆ ببنەوە سێمینیان ئەوەیە کە لە بەغدا وەزعی کوردگەل زۆر خراپتر بوو لە جاران پێشتر لە بەر لە 10 ساڵێک کە هەتا مامزەرات بڵێن لە بەغدا بوو سەرۆکی کۆمار بوو ئەتیبارێک هەبوو بۆ کورد باسی قەومیەتی دووەمیان لە عێراق دەکرێت باسی تەوافقیان دەکرد لە ناو پەرلەمان یعنی کورد ڕسمی سیاست و یعنی ڕسمی خەریتەی سیاسی لە عێراق دەکرێت هەندێک جار دایانگوت کورد سەرۆکوەزیران دادنێ ئێستا نا ئێستا ئەم تەوافقە لە بەغدا نەماوە وە کورد ئەو ئەتیباری جارانی نەماوە بگرە هەندێک لایەنی سیاسی شیعە بە تایبەت لە بەغدایە گرە و لەسەر دژایەتیکردنی هەرێمی کوردستان دەکەن بۆی دەنگ بێن لە هەڵبژاردنەکان پێیان وایە کە هەرێمی کوردستان سەرچاوەی بردننی داهاتی عێراق بووە ئەوانش بۆ خۆیان تەوان دیعاە و پرۆپاگەندە دەکەن و لەوە خراپتر ئەوەیە کە لایەنە سیاسیەکانی کوردستان بوونەتە تەرەف لە ململانێ و لە ئەو ستونانەی کە لە بەغدا دروست بووە کە بووی بەبیتە تەرەفی ئیقلیمیش ئێمە بەرگەی هیچ فشارێکی ئیقلیمی ناگرین ڕاستە ئێمە ینی لە هەرێمی کوردستان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان وەزعی ئابووریمان
جیاوازتر بێ لەگەڵ بەغدا بەڵام لە بیریشمان نەچێت کە ئێمە دراوسەی ئێرانین ئێران هەژی شعبی بەدەستەوەیە بۆ دراوسەی تورکیان کە زیاتر لە چل قاعیدەی سەربازی لە ناوخاچی کوردستان هەیە ئەمانە هەمووی هۆکارن بۆی بڵێن کوردستان زۆر لاوااسترە لەبەر لە مەسەرەن 15 ساڵ بەر لە ئێستا پێشتر ینی تەماشاکە لە سەردەمی بەرەی کوردستانی کە ساڵی 1992 بوو لە هەرێمی کوردستان پەرلەمانمان نەبوو هێشتا نەمەزراوە بەڵام هێمنی سیاسی هەبوو لایەنە سیاسیەکان لە ژێر چەترێکاریان دەکرد ناوی بەرەی کوردستانی بوو و خەڵکی کوردستان ئامادە بوون بەبێ موچە بستنە مەکتەبەکان مامۆستاکان بەبێ موچنە بستنە مەکتەب بۆی دەرس بڵێنەوە مۆزەف بە هەمان شێوە دەچون لە دەوامی دایرەکان دەکرد بۆ چونکە هەستیان بجۆ ینی ئەو شعور بە ناعەدالەتیە وەکو ئێستانە بوو ئێستا دەبینی وەزعی ئابووری تەمان زۆر جیاوازە لەگەڵ ساڵی 92 کە 30 ساڵ بەر لە ئێستایە باش و ئێمە بە حیسابی خۆمان پەرلەمانمان داناوە حکوومەتمان دروست کردووە و بە حیسابی خۆمان دام و دەستگای قەزاییمان هەیە و جادەوبانمان باشە کەچی هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەست ناکە شەریکە لەم حکومڕانی هەست دەکە دەستەبژێرێکی سیاسی و بەشێک لە حیزبە سیاسیەکان دەستیان گرتووە بەسەر مخدراتی خەڵکی کوردستان و ئەم شعورە لای دروست کردوون یان ئەبێ لەم وڵاتە بڕۆن ڕابکەن یاوەتە بەردەوام دژی ئەم دەسەڵاتە قسە بکەن. سوپاس دەکەم دەگەرم وڵات کە هوشار سەبارەت بەو بڵێندۆخی کە دروست بووە بە تایبەتی لە سلێمانی و ئەوەی کە بەیشێتی دەڵێ پارتی سزایدەدا پارتەڵێکێتی سزایدە ئێوە بۆ چونتان چیە وەکو خۆتان پێ دوای ئەسڵی کێشەکە چییە و چۆن چارەسەریش دەکرێت؟ بەڵێ تاعاان نەتیجەکەی ئەو ملمانە لە سەر و کۆمار و عراق دروست بووە و پێشتر زۆر باسی تەوافق و تەوازن و شەراکەتەکرا ئێستا خۆی کورد بەشێکە لە تێکدانی ئەو هاوکێشەیە و بەشێکی پەیوەندی بە ئیرادەشکاندنەوە هەیە کە لایەنێک ئەوێ زاڵ بێ بەسەر ئیرادی لایەنێکی دیکە قبولی نییە کەسێکی دیاریکراوە بۆ سەر کۆمار بێ خۆ لە کوردستانیشە بە هەمان شێوە زۆران بازەکە لەسەر ئەوەیە چارەسەریم بابەتانە زۆر ئاسانە من پێم خۆش ئێستا کاک سەرتی بەو شێوەیە قساکە کە ئێمە دامەزراوەی نیشتیمانیمان نییە و پێشمەرگە نیشتیمانی نییە و یەک داهات و خەزێنەوەیمان نییە چکە لە ڕابردووە ئەوانە پرۆژەی سوتنی گۆڕان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوو لەلایەنە کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی زۆر کەس دژی ئەو پرۆژانە وەستانەوە زۆر لایەن دژی ئەو پرۆژانە وەستانەوە بەشێکیان تەعاان ئەوەی کە پێویستە بە زوتنی گۆڕان بە شێوەیەکی کاتی گەشتون بە ئاواتی خۆیان گۆڕان لاواز بووە کە بەشێک لەو قەیرانانێک هەیە بەوەی لاوازبوونی گۆڕانەوە داخۆ چ لە پەرلەمان چ لە حکوومەتدا گۆڕان خۆی لاواز نەکەت نەک لاوازکرا ئەسباب زۆر ئەگەر باسیکەین بەڵام بەسم ئەوەیە ینی بەشێک لەو دۆخەی کە هەیە زۆر جارەوەتێ گۆڕان بوو بەهۆی خراپبوونی وەزعەکە ئەستن خراپبوونی وەزعەکە بەهۆی لاوازبوونی گۆڕان چکە پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان ئەم هاوکێشەیە هەبوو کە کوردستان دوو ئیدارەیە سەرۆکی حکوومەت بەرپرسی منتیقەیەکە جێگرەکەی بەرپرسی منتیقەیەکی دیکەیە داهات بۆ نمونە کە لە بەغداش ئەو کاتە بوجە ئەهات سەدا 43 بۆ سلێمانیە سەدا 57 بۆ هەولێر دووەکە ئەم فۆرمە لە بەڕێوەبردن لەبەر ئەوە بووە کە هیچ کام لەم دوو حیزبەیەکێتی پارتی ئامادە نەبوون دەستبەرداری پێگەی حیزبی خۆیان ببن ینی بە ئاراستەی حکومڕانیەشی نیشتیمانی بڕۆن کە وەزارەتەکان وەزارەتی خەڵک بێ کە حکوومەتی خەڵک بێ ینی من لەو ڕۆژانەیە وەفتی دیپلۆماسی هاتووە سەریان سوڕەما لەوەی کە وەفدی دیپلۆماسی دەوڵەتانی ئەوروپا باشە پێویست ناکە ناوبێنی سوڕمە لەوەی کە کوردستان هەموو قەیرانەی هەیە وا بەرەو ڕەنگە ئیفلاس بکات ینی بەتایبەت ئەوەی کە پەیوەندە بە نرخینەوت و هەتێ بابەتی دیکە ئێوە چی ئەکەن ینی لەوەی کە بۆ نمونە ینی تۆ کە بەرپرسایەتی هەبێت لە حکوومەتە وەزیری جێگری سەرۆکی حکوومەتی سەرۆکی هەرێمی سەرۆکی حکوومەتی لە هەر شارێک کێشەیەکە بێ ناڵی من حەقم نییەوە با بڕۆن خۆتان چارەسەریکەن دەرمان نییە لە نەخۆشخانەیەک ئەوێت لەو ساعاتە دەرمان بگەینی چکەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە خۆڵ و خاشاک لە شوێنێکە هەیە ئەبێت ڕاستەوخۆ چ پێداویستیەک هەیە چکە ئەوە وەکو هەناسەدان گرنگە بۆ هاوڵاتیانی کوردستان بودجێ بۆ تەرخانکەی نەهێڵی ئەم پرۆژانە بۆ ئەستێ چکەوە کاریگەری هەیە لەسەر تەندروستی تەواوی هاوڵاتیان لە شارێکە کە ڕەنگە 100,000 کەس بێت یعنی ئێستا ئەوەی کە هەیە دەستشکاندنەوە و ئیرادەشکانی یەکتریە بەداخەوە ئەمە تاقیکراوەوە لە ڕابردووە 40-50 ساڵ شەڕ و شەڕی ناخۆل لە نتیجەیە چی بکەین وڵات دانیشین گفتوگۆکەین و خەتای ئەمەش نییە خەتای خەڵک بۆ شەڕی کردووە یعنی یەکێک لەو شتانێکی ئێمە هەڵمان ناوە بینگۆڕین کە ئەوەیە کە شێوازی کار بگۆڕین بۆ کاری مەدەنی ینی حیزبەکان ئێستا بۆ نمونە جیاوازیان هەیە بۆ کۆ نابنەوە چارەسەری بکەن یعنی لەگەڵ هەموو ئەوروپا و ئەمریکا و دنیا و ئێران و تورکیا دانیشن ڕێەکەون لەگەڵ یەکتری ڕێناکەون بەمەبەستە چارەسەرەکەشی زۆر ئاسانە ئێمە پێویستمان بۆ هەیە
داهاتی گشتی یەک خەزێنە هەبێ و ئەو ماوەی پێشوکە وەزیری دارایی لە بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی وەرگرت لەسەر ئەم بابەتە بۆ تهدیدی کە هەندێک داهات دیار نەبوو کە داهات نەهاتەوە بۆ وەزارەت و ئێستش هەتا ئەم لەحزەیە سەر ڕێی بەڵندراوە چارەسەر نەکراوە ئەبێ یەک خەزێنە مادەم بۆ گەڕایەوە ئەگەر ئەو بەڵێنە جێبەجێ نەکراوە بۆ چوونی بەرز بەشێک لە بەڵێنەکان دراون کە چارەسەر بکرێن بەڵام مەبەسم ئەوەیە کە ینی کێ بەڵێنی پێدا بوو سەرۆکی حکوومەت بۆ پارتیش چونکە ئەوان کێتیش بڵێن یەکێتیش لەگەڵی دانیشتون بەڵام بەشێکی گەورەی ئەم بابەتەکە حەکیم پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ینی یەکێتی چۆن ڕێگرە بۆ نمونە دامەزراوەکانی حکوومەت لێرە هەمویان نەبەسراونەوە بە حکوومەتی هەرێم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمەوە بۆ نایەن بۆ خەڵکی باسکەن بۆ نمونە لەبەرەوە ئەم ژمارەیەک بڵاوکاتەوە ئەو ژمارەیەک بڵاوکاتەوە سیرەکە لە چیایە ئێستا تۆ پرسیاری گەندەڵی لە من کرد هەردووچیان ئەڵێن ئەوی تر گەندەڵە ئەی تۆ بۆ چون چیە بەمانایەکی تر هەر خۆیان ئێڵێن یعنی ئێستا جاران گۆڕان ئەیوت جاران لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جاران ڕۆژنامە نووسەکان یان و گەندەڵی هەیە ئێستا خۆیان یەکتری تۆمەتبارەکەن بە گەندەڵی کەواتە گەندەڵێکە هەیە بۆ چارەسەر ناکرێت بەسگری شێ لە وەزارەتی دارایی لەو ناکۆکەی پارتی ویکێتی بۆ بە فەرمی بڵاو ناکەتەوە داهاتەکە کێ غەدرەکە دەکا کێ دەستی بەسەرداگرتووە چونکە ئێستا ڕوونکردنەوەی نەداوە خەڵک قەنەعاتی بۆ دروست ببێ لە بەتایبەتی لە داهات بڵێ خۆی کە حەکیم زۆربەی شتەکان لێرە بەڕاستی بۆ بە موزایەدە ئێستا یعنی خوای لێ هاتووە خەڵک شتی ڕەسەن لە شتی موزەیەفیش بۆ جا ناکرد و سەری لێ شێواوە یعنی ئێستا ئەوەی کە خۆی گەندەڵیەکە یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ چاکسازی بکرێت ئەوەی خۆی دەسەقاتە کاروباری دادگاوە ئەڵێ بێ دادگا سەربەخۆ بێ ئەوەی ڕێگرێت ئەوەی هێزی پێشمەرگای یەکرێتەوە ئەڵێ بێ هێزی پێشمەرگای ینی وەکو مەتەڵی لێ هاتووە بۆ خەڵکی کوردستان وەزیری دارایی بە هەموو توانایەوە هەوڵی داوە کە وەزارەتی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەڵام ئەو ڕێگریانی کە پێم وتی ڕێشەیەکیان هەیە لە پێش گۆڕانەوە هەبوون بەشێکیان هەر بەردەوامن وایە بەس بۆچی بڵاوی ناکاتەوە بۆ ڕای گشتی شەفافیت هەبێ بڵێ مۆنمونەیەکێتی ئەو داهاتە دەبا پارتی ئەوەیە ئەو ڕێگریەکان بۆ تا ئێستا شتێکی فەرمی نییە لەو بارەیەوە لەبەرەوەی یەکەم ئەم بابەتە نەکرێ بە بابەتی مزایدە و خۆهەڵنان و ئەوە دووهەمیش ئەو بابەتە لە بە گفتوگۆ چارەسەر بکرێت ئێستا بۆ نمونە ئەوەی یەکێتی و پارتی ئەیکەن لە جاتی ئەمە بکەن ئەتوان خۆیان کۆ ببنەوە چارەسەرێک بدۆزنەوە نەک بۆ شێوەیە کە چکە ئەمڕۆ بێ سبەی نەبێ هەرێ بە دانیشن هەنی خۆینەکە لە مایە لە جاتیەوەی شەڕەکە بکەن دانیشن گفتوگۆ بکەن چارەسەری دۆخەکە بکەن لە هەمووی گرنگتر ئێمە پەرلەمانمان نییە شتێکی زۆر سادەیە با هەموو ئەو وەزیرانە و ئەو بەرپرسانەی کە پەیوەندیان بەم پرسەوە هەیە پشنە بەردەم پەرلەمان ڕوونیکەنەوە بۆ وەزیری دارایی ڕوونیکەنەوە بۆ خەڵکی کوردستان بەڵێ وەزیری دارایی ئامادەیە و چەندین جاریش ڕۆشتە پەرلەمان بە ڕوونی باسی هەموو پرسەکانی کردووە هەی بۆ ئێستا بەڕوونی باسی کردو باسی داهاتەکان لە پەرلەمانیش من ئەگەداریەوە نیم لەم ڕۆژانەیە چکە ماوەیەکی کەمە ئەو گەڕاوەتەوە وەزارەت بانک کرابێ بەڵام هیچ شتێکی نییە بۆ شاردنەوە وەزیری دارایی باشەی بۆ لە خەڵکی دەشارێتەوە ناشاردنەوە نییە ئەوەی کە ئێستا پارتی ویکێتیە دووچیانەیەکیان دەڵێ ئەوە پارتی داهاتەکە دەبایکە دەڵێ یەکێتیە بۆ لیستێک بڵاو نکاتەوە بڵێ موچەی سلێمانی بەم شێوە دراو موچەی هەولێر بەم شێوە دراو داهاتینەوە بەم شێوە دابەشکراوە خەڵەستونیەکان بەم شێوەیە کاک حەکیم کێشەی خەڵک نابێ بکرێ بە کێشەی حزب نابێ کێشەی حزبیش بکرێ بە کێشەی حکوومەت ئێستا حکوومەتی هەرێم نرخینەوت بەرزە بەڵێ داهاتی هەیە باش مەفروزە بەبێ جیاوازی موچە لە هەموو کوردستانە دابشکە ئەگەر کێشەی هەیە پارتی لەگەڵ یەکێتی بێ لەگەڵ یەکێتی حەلیکە سەرۆکی حکوومەت کێشەی هەیە لەگەڵ جگری سەرۆکی حکوومەت ئاباسی بکە لەگەڵ وەزیرەکان ئاباسیکە نابێت تۆ سزای خەڵک بی موچەی خەڵک دوا بکەوێ لەبەرەوەی کێشەت لەگەڵ حزبێکە هەیە ئەمەیە گەورەترین کێشەی ئەم وڵاتی ئێمە کە بە بەردەوامی کێشەی شەخص و کێشەی حزب بۆ بە کێشەی کۆمەڵگە و هاوڵاتیان بۆ ئەوەی ئەمە نەمێنێ ئەو داهاتی هەیە ئەبێ بە یەکسانی دابش بکرێت جیاوازی نەکرێت لە نێوان هیچ شار و هیچ ناوچەیەکدا سوپاس دەکەم کاک سەرتیب سەبارەت بەم دۆخی کە دروست بووە مەترسیەکانی بەڕێزی بابەتێکت نووسی بوو ئێستا بەتابەتی لە پرسی نەوتەکە ئەگەری بەکارێنانی هێسە بێ بۆ بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان ئەو ئەگەرە پشت بەستووە بە زانیاریەوەی کە بەڕێزت لە بابەتێکە باست لێ کرده بوو ئەوەی کە نووسی بووم تەوان بەشێکی زانیاری بوو بەس بەشێکی تحلیل بوو ئەوەی کە ئێمە دەزانین دوێنێ کۆبنەوەکە لە هەولێر کرا بوو و دوایین هەوڵ کە هەبوو بۆ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق دیارە شکستی خوارد ئەو سێلایەنەی دیکە کە سەدر بارزانی هەلبوسی سوور بوون لەسەر هەڵوێستی جارانیان و ئەمە بە معنای ئەوە بوو کە هەوڵەکە شکستی خوارد کە هەوڵ شکستە خوا بێگومان کاریگەری ئیقلیمی زیاد دەکات
و ئێمە دەزانین ئێران یەکێکە لە وڵاتانی کە کاریگەری گەورەی لە شەقامی عێراقی هەیە و بە تایبەت لە بەغدا قەزدم لە ڕووی سەربازیەوە و حەشدی شعبی بەدەستەوەی و ئێمە پێشی لەگەڵ هەڵبژاردنەکان بانگەشە و باسمان لەوە کرد کە پێویستە کورد لە عێراق نەبێ بەتەرەف چونکە حەلقەیەکی لاوازە چونکە لێکەوتەکانی دوای ڕیفراندۆم بەردەوامە و کورد باشترین فاکتەری بۆ بەهێزبوونی خۆی لە ناو عێراق بریتە لە چی؟ بریتە لە سازان لە ناوخۆ و یەکگوتاری لە ناوخۆ. کورد ئەوەی نەکردو لە دوای هەڵبژاردنەکان لە پێش هەڵبژاردنەکانی شەرنەی بوو هەڵبژاردنی عێراق بەستمەوەیە ئەم پەرتەوازی کوردستان بێگومان سەبەبی لاوازەکەیەتی هەر وەکو پێشتریش باسمان کرد کە پارەی نییە کە چەکی خراپە کە پێز پێشمەرگەیەک نییە کە مەرجعی نییە و لەسەروی هەموو ئەوانەشەوە تەدەخولاتی ئیقلیمی هەیە لە عێراق حەشدی شعبی هەیە و ئێران بە ئاشکرا و بەڕوونی چەند ڕۆژێک بەر لە ئێستا یا ماوەیەکی کورد بەر لە ئێستا موشەی گرتە هەولێر و جیاواز لە هەموو جارەکانی تر نەیشاردەوە کە ئەوە هەولێری موشک باران کردووە لەژێر هەر بڕوو بیانوەکە ئەوە لێ دەگەڕێن بۆ معنای یعنی عێراق ئێران کاریگەرە لە عێراق و ئەوتە مووسڵمان لێ نزیکاوە لە کەرکووک دەتوانین پەلاماری هەرێمی کوردستان بدات باشە گەورەی ئێمە لەوەیە کە هەم لەلایەک ئێران پەلاماری هەرێمی کوردستان دە و بە ئاشکرا و بەڕوونی بەبێ شاردنەوەی پەلاماردانەکە هەم تورکیان ناوخاکی هەرێمی کوردستان تەواجودی هەیە و لەژێر ڕووبیانووی ئۆپراسیۆن دژی پەکەکە جمجۆڵی عسکەری دەکات لەوە خراپتر ئەوەیە کە ئێستا عێراق ئەو بڕیارێکە لە محکەمەی ئیتیحاد دەرچووکەم پێم وایە لە ژێر کاریگەری باردۆخی ئیقلیمی بووە هەرچەندە بڕیارەکە ئەمە مەقصد لەسەر ڕەوایەتی بڕیارەکە ناکەم بەڵام لە ژێر کاریگەری باردۆخی ئیقلیمی بووە بەتایبەت ئەم بڕیارە لە 2012 لە ناو دۆسیەکانی محکەمەی ئیتیحادی بووە ئەگەر بێت و ئێران پاڵ بە عێراقەوە بنێ پاڵ بە حەشدی شعبیەوە بنێ بیا ئەو بیرنەوتانی هەرێمی کوردستان بگرن یان کۆنتترۆلی بکەن کە لە کەون ناوچە ناوەکان بۆ نمونە خورمەڵەکە دەکەوێتە باش نزیکەی 35 کیلومترێک 30 کیلومترێک لە خوار هەولێرەوەیە شادەماری ئابووری هەرێمی کوردستان دەبڕن تەبعاً هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەورە دەبێتەوە لەوە خراپتر ئەوەیە کە هەرێمی کوردستان تووشی دابەشبوونێکی زۆر خراپ دەبێت دابەشبوونەکە وازەحە کە دوو زۆن لە هەرێمی کوردستان هەیە یەکێکیان یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا کۆنتترۆلی هەیە و زاڵە بەسەریدا و لە ژێر کێفی یەکێتیدا هەتا ئێستا و ئەو دیۆکەی تریان کە زۆنی زەردە هەمومان دەزانین ئێمە لەو تەقسیم بەندیە دەترسین هەرێمی کوردستان وەکو قەوارە بکەوێتە ژێر هەڕەشە و بکەوێتە مەترسی لەلایەک تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستانە و ئەمجاریان لە ڕێ عێراقەوە ئێران بەهۆی هێزەکانی حەشدی شعبی و پەلاماری هەرێم بدە و وەزەرەری گەورە لە هەرێمی کوردستان بدرێت باشە بەزە و ناکۆکێک کە لە نێوان پارتیویکێتی هەیە بڵین زۆر جا پرسیار دەکەوت ناکۆکێکی ڕاستەقینەیە چون ئێستا بڵین ناکۆکیانە سەرداهات هەیە بە تایبەتی سەر منومەیەکێتی ئەمڕۆ پۆستێکی نوێی وەرگرتووە یاخود جیاوازی شەیە لە نێوان بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی بۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێم من نازام ناتوان پرسیاری ئەو ینی ئەو وڵامی ئەو پرسیارە بدەمەوە من لە سەرکردایەتی شێتی نیم بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی یەکڕەنگە حزبولانە سیاسەکانی تر گوایە گۆڕانە نام حکوومەت هەیە بەڵام گۆڕان بەشداریی شکلی هەیە یعنی کاریگەر نییە وەزیری داراییان هەیە بەڵام ئاگاداری داهات نییە ئەندامی ئەنجومەنی یان دەستەی گاز و نەفتی هەرێمی کوردستانیا هەیە بەڵام ئاگاداری داهاتی نەوتنین و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە هەر ئاگادارین و پێشتریش لایەنە سیاسەکان کۆمەڵ ناو حکوومەت بوو و گرتو لە ناو حکوومەت بوو دیسان ئاگاداری حکوومەت نەبوون و ئیشوکارەکانی حکوومەت نەبوون و حکوومەتێکی سێبەر حقیقەت لە ناو ئەنجومەنی وەزیران هەیە کە ڕۆڵی حکوومەتی ئەسلی دەبینێت و دیارە چێ و چێ مەسئول لە ناو ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانی حتا پارتیش ئەو مشکلیان هەیە نەک وەزیرەکانی یەکێتی گۆڕان دەسەڵاتەکانیان سنووردارە بۆ چونکە دەسەڵاتی ئەو وەزیر و کاربەدەستانی حکوومەت دراوە بەوان تەمان لە دەرەوەی قانونەوەی باز دەکەین ها ینی لە ناو هەیکەلیەتی ڕسمی حکوومەت وەکو قانون تەوازودیان نییە بەڵام ئیتر مەسئول دانراوە ئەم هەست نەکردن بە شراکەت لە حکومڕانی و ناهاوسەنجی لە دابەشکردنی جونگەکانی حکومڕانی بێتاقەتی لای حزب لایەنە سیاسیەکان دروست کردووە و سەبەبی دەرچوونی کۆمەڵ و یەکگرتوش لە ناو حکوومەتە کە پێشتر حکوومەتێکی بنکەفراوە بوو هەر ئەو هۆکارە بوو کە باسی دەکەم ئەم هۆکارە نەبوو کە با دێخەمە ڕوو
و بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە کابینەکەی و لە کابینەی ڕابردووشە لە حکوومەت بوو لا حول ولا قوة هیچی بەدەست نییە دەبا ئێستا وەزیر دارایی باسی ئەومان بوو کە بەڕاستی ئێمە پێویستمان بۆیە ئێمە ناتوانین گوێ لە یەکێتییان لە پارتی بگرین یان با بڵێن بەشێکی ئەگەر کەسێک ئەندامی پارتی بێ گوێ لە ئەندامی چێشێتی ناحکوومەت بگرێ بڕای پێ ناکە بۆ پێی وایە تەرەفە لە نزاع تەرەفە لە ململانێ وا من یان کەسێکی کە لە ناوی چێتی گوێ لە پارتیەک بگرێ ناحکوومەت ڕەنگە بڕای پێ نەکە بەڵام وا باشە بزوتنەوەی گۆڕان کە ئێستا وەزیر و کار بەدەستیان لە حکوومەت هەیە ئەوان بێن قسە بکەن بێن بزانین بۆ ئەو ئاوەدانی لە سلێمانی تەوازولی نیە یان ئەو نەبوونی ئاوەدانی لە سلێمانی کە یەکێتی دیعا دەکا هۆکارەکەی چیە یان نەبوونی پارە لە سلێمانی هۆکارەکەی چیە بابزانانی بۆ نمونە هەولێر دهۆک کە ئێستا جادەکەی کە کراوە بە دووسایی دوزادەیەکی خۆش و ڕێکوپێکە جادێ 120 مەتری و 150 مەتری دروست دەکرێت ینی ئێمە دەستخۆشی هەر کەسێک دەکەین ئاوەدانی بکە بەڵام بۆ جادەی نێوان هەولێر کۆیە دروست ناکرێ یان جادەی نێوان هەولێر سلێمانی ناکرێت بە دووسایی و بە ئۆتۆبان کە وەزیرەکەی گۆڕانە کاکدانایە بزانین هۆکارچی ئەم مەشروعانە جێبەجێ ناکرێن ئێمە ئەو کاتە بەرچاو ڕووتر دەبین بۆی قسەی شتر بکەین باشە کاک سەردی بە کورتی سەبارەت وتت ئێستا کێ حکوومەت هێرێن بەرەوە دەبا وەزیرەکان دەسەڵاتیان نییە توانی پێمان بڵێ کێ ئێستا کابینی نوێم بەڕێ دەبات چەند کەسن کاک سەرتیب بەڵێ دەگەڕێم وڵات کاک سەرتیب سوپاس دەکەم دیارە دەنگت نەما دەگەڕێم وڵات بەڵە بینەرانی بەڕێز دوای ناوبڕێک و دەگەڕین وڵاتە دەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕەوە بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکە دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەمدێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە چپسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کە هوشار سەبارەت بەم کابینەیە بڵین ئێستا کابینەکە ڕوبەڕووی ناسەخامگیری بۆ تۆ وەکو کاک سەرتی بوتی بۆ نمونە وەزیرەکان دەسەڵاتیان نەبێت ئاگایان لە داهات نەبێت لە داهاتینەوە داهاتەکانی تر ئەم حاڵەتە زۆر بڵین زەق بۆ تۆ لەم کابینەیە زیاتر خۆی ئەوە نینی حقیقەتێک هەموو خەڵکی کوردستان هەیزانێت ینی نەک تەنها
وەزیر بووە نمونە لە ناو پەرلەمان لە ناو ئەو حیزبانەی کە ئەم دۆسیانیان لایە یەک دوو کەس سێ کەس ئەو پەڕی ئەتوانێت تعامل بکە بە داهاتی نەوتە داهاتی ناوخۆی کۆمەڵی بابەتی دیکەیە ینی ئامی حیزبەکان بۆ خۆشیان کە ناوێکی پارتیش مەکتەبی سیاسیوانە ئەگەیان لێ نیە تەنە بەشێکی کەم بێت بۆڵێن ئاگان لێ بێت مەدەهەیەکی ئاشتی هەورامی یەکەم کە کاتی خۆی هاتە لای گۆڕانەوە قسەی کرد باشە تاعاان هەقەت ئاشتی هەورامی ناوردی ئەندازیاری وێرانکردنی کوردستان وتی ئێمە سێ کەس نەوت ئاگامان لێیە گرێبەستەکان و دەسەڵاتمان هەیە تعامل بە پارەکەی سێ کەسی لە پارتیا کەسیەکە من وتی ئەو سێ کەسێک تعاملمان هەیە ئەزانین معلوماتەکان چۆن نەتوانامان هەیە پارەکان نەقڵکەین لێرە لە بۆ لە هەتا شوێنێکی دیکە لەبەرەوە ئەنی ئەمە حقیقەتێکە لە کوردستانە ینی ڕیشەیەکی قوڵی هەیە هەموو هەوڵ و توانەکانی ئێمەش بۆ ئەوە کە چارەسەر بکرێت بەڵام کە پەرلەمان لاواز بێ خۆی پەرلەمان هەودا مزراوی ئەبێ ئەم پرۆسانە لە بەردەستیا بێت لێکۆڵینەوەی لێ بکات داهاتەکەی لە بەردەستا بێ بەڵام کە بودجە نەنێردرێ کە هەنگاو نەدرێ بە ئاراستی شەفافیت ڕەنگە ئێستا وەکوتم پێشتر زۆر کەس لەبەرەوە بەرژەوەندی خۆی ڕەنگە لەگەڵەوە بێ بێدەنگ بوولەوە ئێستا کۆی خەڵکی کوردستانە بێ بگەن بەو باوەڕێ ئێستا ڕەنگە طبعا ئەو وەتەرەی کە ئیشی لەسەرەکری ئەمە سلێمانیە و ئەوە هەولێرە و ئەوە ئێمە بەتوندی دیژی ئەوەین شتێکی زۆر زۆر هەڵەیە ئێمە حەزەکەی نەک هەموو شارەکانی کوردستان هەموو گوندەکانی کوردستان ئاوەدان بێ هەموو شار و شارۆچەکان ئاوەدان بێ بەڵام پێویستە بە یەک چاوسەری هەمووی بکرێت ئێستا بۆ نمونە من لەو یەک دوو ڕۆژە لەگەڵ بەڕێز قایمقامی دەربەنی خان کاک سلێمان قسە کردم ئەم خۆڵ و خاشاکەچیە بۆ حل ناکرێت وتی ئێمە خۆمان قرزمان کردو چەند ملیۆنێک بۆ ئەوەی کە ئامێرەکانی شارەوانی چاکەین و ئەگەر ڕۆژانە 120,000 بۆ ئێمە دابین بکرێ ئێمە ئەتوانین بە 4-5 کرێکار نەهێڵین ئەم خۆڵ و خاشاکە کۆ بێتەوە ئەین لەمانکە 200 میلیۆن دلارەکە ئەی ئەمە کارەسات نییە حکوومەتی هەرێم پەیوەندی بە هەر وەزیرێک و هەر بەرپرسێکەوە بکەی بڵێ من کاری من نییە یعنی ئێتر ئەم حکوومەتە ئەگەر لە خەمی تەندروستی هاوڵاتیانە نەبێت کە ژینگە ئەوە پاکە خراپە بێت دۆخەوە خراپە لەو لاشۆ دەرمان نەبێت لە نەخۆشخانەکان ئەمە مەترسی بۆ سەر ژیانی خەڵک جا لە ئەمە لە دەربەندی خان بێت لە ڕانیە بێت لە هەولێر بێت لە دووەک بێت لە هەر شوێنێک بێت ئەوەیە و بەشێک لەو پرۆژانەی لێرە نەکراون بە تەنها پارتی لی بەرپرسیار نییە چکە ئێمە ئەبێ ڕازگۆ بین یعنی بۆ ئێستا ئەو ڕێگە و باو پرۆژانی لێرە ئەکرێ زۆربەی پرۆژەکانی هێرە دەرمان بابەتەکانی دیکە لە داهاتی ناوخۆ سەرف کراوە یعنی کە بڕیاریش درراوە لە حکوومەتی هەرێمەوە کە بۆ ڕێگەی دەربەندی خان کەلار یاخود وارماوە دەربەندی خان بکرێ بۆ 7 ملیاری پێویستە وەزیری پەیوەندیدار کاکدانا داوای کردووە کە ئەمە پێویستی بە 7 ملیارەیە بۆی تەواو بکرێت 10 ملیاریان بۆ داوین کردووە ئەویش لە داهاتی ناوخۆ لە سلێمانی کە داهاتەکە لێرە نەبێ ناتوانانی پارەی سەرفکەی بۆ کۆمپانیاکە بۆیە پێم وتی وتم کە داهات هەیە کە نرخی نەوت بەرز بۆتەوە بەرپرسیارەتی حکوومەتە کە هەر کێشێکی هەیە کە زیاتر نەبوو لەگەڵ بەرزبوونی نرخی نەوت شتیوە هەیە لە دنیادا داهاتەکە ئێستا زیادی کردووە هیچ گومانیتیان نییە بۆ نمونە چەندین میلیۆن دلار زیادی کردو بەڵام من مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئێستا بەشێک لەم پرۆژانە پرۆژەی 100 مەتری لە سلێمانی سەرۆکی حکوومەت خۆی نەهات بیکاتەوە نابێت بودجێ بۆ دابین بکە وەک وتم ئەو کێشانەی هەیە لە نێوان ئێستا بۆ نەبزوتنەوەی گەڕان کێشەی لەگەڵ حزبێکە هەبێن نابێت لە ئەمە باجەکەی خەڵک بیە نابێت ئێمە ئەم کێشەیە بکەین بە کێشەی کۆمەڵگە بە کێشەی فەرمانبەر بە کێشەی کرێکار و هاوڵاتی و پزیشک و نەخۆش پێویستە حل بکرێ ئێستا زۆر ئاسانە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم جێگر وەزیر پەرلەمان سەرۆکی پەرلەمان فراکسیۆنەکان زۆر بە ئاسانی ئەتوانن بابەتانە چارەسەر بکەن جارێ پێش هەموو شتێک کە کەسێک بریندارێک بێت پێویستی بە چارەسەر هەیە تۆ چاوەڕێوە ناکەی کۆمەڵی پشتینی نیوە بکەی ئەوێ خوێنەکەی بگریتەوە ئێستا کە ئەم قەیرانانە هەیە لە بۆ بەتایبەت لە سلێمانی و لە ئیدارەی گەرمیان و ڕانی و ڕاپەڕین و هەڵەبجە ئەبێ ئەم شەو بڕیار بدرێ بەیانی چارەسەر بکرێ موچەیە داودەرمانە خۆڵ و خاشەکە چارەسەر بکرێ دوو سبەیدانیشن بە یەکەوە کێشەکان چییە و ئەو کاتە بە خەڵکی بڵێن و خەڵکیش بڕیاری خۆیدا لە هەڵبژاردننی داهاتووە پاداشتی ئەوەیە کە ڕازگۆیە و خزمەتیەکە سزای ئەوەشیە کە ناڕازگۆیە سا بە سلێمانی بریندارە ناوچەکانی تریشەر بریندارە ئەمڕۆ ئەم کێشانە لێرە هەیە سبێنی لە هەولێر دروستە بێتەوە دوو سبەی لە دووهۆک دروستە بێتەوە سێ سبەی لە ناوچەیەکی دیکە دروستە بێتەوە بۆیە من ئەوەم وتیانی ئێمە زۆر گرنگە ئەم قەیرانەکە هەیە هەمومان بگەێنێ بە قەناعەت کە پێویستمان بە حکوومەتێکی نیشتیمانی هەیە یعنی کە کەسێک وەزیرە لە پەرلەمان متمانەی وەرگرتووە وەزیری هەموو کوردستانە ناکرێ بڵێ من بۆ نەوەزارەتی شارەوانی بڵێ وەڵام من پارتیم من حەقی کاروباری بۆ سلێمانیم نییە
تۆ وەزیری هەموو کوردستانی یا وەزیرێکی کێتیە یا گۆڕانە وەزیرەکانی ئێمە زۆر هەوڵیان داوە ئەمە بکەن بەڵام بەڕاستی زۆر جار کێشە و ئاڵنگارەکان زۆر گەورەترن لە توانایی ئەوانیش لە توانای ئێمەش وە بۆ ئێمە باچی زۆر گەورەشمان ناوە لە ناو ڕێی عام و لە ناو خەڵکی خۆمان و سوڕاوانی خۆمان و دەنگدەرانی خۆماندا بەڵام ینی بەدیلەکان خراپترن ینی دۆخەکە هەتا خراپتر ببێت هاوڵاتیان زیانی زیاترەکەن ئێمە زیانکەین هەندێک جار باشتر لەوەی کە هاوڵاتیان زیانکەن بەڵام من بەستم ئەوەیە ئەگەر نیەت هەبێ ئەتوانن ئەم شۆ بڕیار بن لە سبەینەوە ئەو موچانی دواکەوتۆ دابەشی بکەن داودەرمان پێویستە بۆ خەت نەخۆشخانەکان دابینی بکەن خۆڵ و خاشاک یعنی نەهێڵن کۆ بێتەوە زیانی هەیە بۆ تەندروستیمان بۆ منداڵەکانمان بۆ ئایندەی بۆ نەکۆمەڵگەکەمان دوای ئەوەش حەزبەکان دانیشن بە شێوەیەکی هێمنانە چونکە وەکو وتم دوای 40 ساڵ دانیشتن گفتوگویان کرد و ڕێکەوتن خۆی شەڕیان کرد دوای ڕێکەوتن دوای وتیان حکوومەتێکە خەینەوە ئێستا هەر خۆشیان ئەڵێن دابەشێکەکەینەوە ینی بۆ خەڵک باجی ئەمە بە سوپاس دەکەم کاک سەرتی پێش ناوبڕەکە پرسیارەوەم لێ کردی کە بەرە زووت ئێستا حکوومەتێکی سێبەرەیە ئێستا و حکوومەتە سێبەرە لەلایەن کێ بەرەوە دەبرێت چەند کەسن وەزیرەکان دەسەڵاتیان نییە و ئەوەش ڕاست بوو کە لەیان گوسەرۆکی حکوومەت ڕاستە و خۆمامەڵ لەگەڵ وەزیرەکان ناکات دۆخێکی تایبەت لە ناو حکوومەتی ئەم کابینەیە هەیە ڕاستیەکەی ینی سەرەتا کە باسییان دەکرد کە ئەم حکوومەتە بە تێگەیشتنیشی دەتوانم بڵێم من بڵێم ئەمنی بەڕێوە دەچێت سەبەکەی ڕەنگە ئەوە بێت کە سەرۆکی حکوومەت پێشتر کاری کردو لە مؤسسەی ئەمنی یعنی ئەوە تەبعاً کاریگەری لەسەر سایکۆلۆژیتی ئینسان و شێوازی کارکردنی دەبێت وم پێم وایە حەسەب معلومات و حەسەب قسەی وەزیرەکان و کاربەدەستانی حکوومەتێکی بچووک کراوە لە ناو ئەنجومەنی وەزیران هەیە ئەم حکوومەتە لە باتی سەرۆکی حکوومەت و دەسەڵاتیان پێدراوە تەبعاً لە باتی وەزیرەکانی دیکە کاروبارەکان بەڕێوەدەبن حتا بەشێک لە وەزیرەکانی پارتیشە ئەم گرفتیان هەیە کە وەکو پێویستی سەڵاتیان نییە تەوانە ئەم گروپی کە لە ناو ئەنجومەنی وەزیرانن لە ناو هەیکەلی وەزارەتەکان جیان کراوەتەوە بە ناونیشان نە لە ناو هەیکەلی ئەنجومەنی وەزیران ینی لە هەردوو هەیکەل بەپی قانون ڕێک نەخراوە بۆ نمونە مستەشار بۆ کاروباری فلان بەڵام هەموو دەسەڵاتەکانی لا وەزیرێکی گۆڕان بۆ نمونە توانێت فەرمانبەرێکی خۆی نەقل کە لە وەزارەتێکی خۆی بە وەزارەتێکی کەنە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ موافقە بکرێت چێ موافقە دەکات سەرۆکی حکوومەت لەوێ نیە هەر ئەسڵەن دەوام ناکە لەوێ کەسێکی دیکە موافقە دەکات وەزیرێکی یەکێتی بە هەمان شێوە ناتوانێت فەرمانبەرێک نەقلکە لە وەزارەتەکەی خۆیەوە یان لە وەزارەتێکی ترەوە بهێنێ ئیلا دەبێت باستە بکرێ یعنی من پێم وایە ئەم بچووکردنەوەی حکوومەت و حکوومەتێکی سێبەرە ناو حکوومەت ئەمە زۆرتر وای کردووە کە پێشێتی و گۆڕان حەز بە جۆرێک لە پەراوێز خرام بکەن یانی تۆ وەرە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران کە هەفتانەیە 10 ڕۆژ 20 ڕۆژ جارێک دەکرێت هەموو وەزیر و کاربەدەستەکانە بێ فەحسی کۆرۆنا بکەن بچن بەشداری کۆبنەوەکە بکەن بەبێ فەحسی کۆرۆنا ڕێگەیان نادرێ بەشداری کۆبنەوە بکەن وایان لێ کردوون جۆرێک لە بارودۆخێکی تایبەتیان دروست کردووە کە وەزیر و کاربەدەستەکانی یەکێتی گۆڕان حەز بە جۆرێک لە بێدەسەڵاتی بکەن لە پەراوێزخرانی بکەن ینی دەسەڵاتی سەرفیان زۆر سنووردارە و دەسەڵاتی ئیداریان زۆر سنووردارە و وایان کردووە ینی ناوچەکان حکوومەتێکی مرکزی زۆر دیاری کراوە ینی حکوومەتەکە لە ناو شارەکانی هێدی دەسەڵاتەکان سەحب کراوەتەوە بۆ کوێ سەحب کراوەتەوە بۆ ناو ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی وەزارەتەکان سەحب کراوەتەوە بۆ ناو ئەنجومەنی وەزیران لە ناو ئەنجومەنی وەزیرانیش کۆمەڵی خەڵک دیاری کراوە فلان وەستەشار بۆ کاروباری فلان وەزارەت یان فلان سێکتەر جا سەحەیە سامانی سروشتیە ئابووریە دەرمانە ینی ئەوای لێکراوە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانە کە ڕۆلی سەرۆکی حکوومەت دەبینی ئەمڕۆ ینی وای لێکراوە کە حکوومەتێکی دەست و پێگیراو بێ و ناکرێ ئەندامی ئەنجومەنی غاز و نەوت بی ئاگاداری نەوت نەبی وەزیری دارایی قوربەسەرە وەزیری داراییە یعنی مەفروزە ئاگایی لە دارایی کوردستان بێ لە سنوورەکان وەکو دەواازەکان و ئاگاداری نەوتیش بێ بۆ وەزیری دارایی عێراقی ئاگاداری نەوتە داهاتی نەوتە بۆ وەزیر و کاربەدەستەکانی عێراقی ئاگاداری داهاتی نەوتن بۆ سەرۆکی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان و وەزیرەکانی حکوومەتی هەرێم نازان چێ نەوت دەفرۆشێت یعنی ئێمە ئێستا گرفتمان لەگەڵەوەیە کە نازانین ئەو دەسەڵاتە سێبەرە چەیەکە لە تورکیا نەوت دەفرۆشێت با من پرسیارێک لە حکوومەت دەکەم لە هەر چێ لە حکوومەت پێمان بڵێن چێ لە تورکیا نەوت دەفرۆشێت کەس نازانێ یعنی وایان داخستووە بەس ئەم حکوومەتیان وا بەسەرێکدا داخستووە جگە لە چەند کەسێکی زۆر دیاری کراوە لە ناو حکوومەت کەس نەزانێ داهاتی ئەم باشە
معقولە وەزیری دارایی سەرمانگا چاوەڕێ بکە وەزیری سامانی سروشتی داهاتی بۆ دیاریکە بڵێ ئەم مانگە ئەوەندە چۆتە سەر حیسابەوە ئەی پارەکەی تر بۆچی ئەڕوە ئێمە میزانیەمان نییە کە میزانێمان نییە پارەکەی تر چی بەسەردێ ئێمە قسەی ئێمە لەسەر ئەوەیە کە داهات لە کوردستان هەم نازانین چەندێت دە سەریم کوردستان چەندێت ناو حکوومەتە هەم چۆن سەرف دەکرێت. باشە بەس بڵین کەمکردنەوەی دەسەڵاتەکانی جێگیری سەرۆکی حکوومەتی شەیە من پێم وایە کەس دەسەڵاتی نییە کەس دەسەڵاتی نییە. باشە ئەی بۆ قبولیانە بە بۆ چوونی بەرەز وەکو ڕۆژنامە نووسێ پێم وایە ئەوەی چێکە لە کەمکوڕەکانی بزودنەوەی گۆڕانی وێچێتی ئێمە دەمێک کە باسمانەوە کردووە خۆت هەمە کابینەی ئاخر ینی ئەم کابینەیە نیە تەنها دەسەڵاتیان نیە وەزیر و کاربەدەستانێکی کابینەکانی تریش وا بوون یعنی دەسەڵاتیان نەبووە یان دەسەڵاتیان سنووردار بووە یان ئەو شعور بە پەراوێزخران و شعور بە ناشەراکەتیەک هەبووە شعوریان بۆ کردووە کە شەریک نین بەڵام بەردەوام بوون یەکێتی نیشتیمانی کوردستان لە زەرفێک گرفتی ناوخۆی خۆی هەبوو ئەمە کرابەوە بە بیان و کە باردۆخێکی ئالۆز هەیە بەڵام خۆی ئێستا و باردۆخە بەحەسەب معلومات نییە و باز دەکەن یەک دەست و یەک بڕیاردان ناویچێتی هەیە بۆ قبول دەکەن ئەمە ڕەنگەی بژە پرسیار لە یەکێتی بکەین بۆ بزودنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە بزودنەوەی گۆڕان ڕۆژانێک بوو دەبێ ئاویان دەگرێت سەرۆکی پەرلەمان ڕۆژانێک بوو جنێویان بە حکوومەت حکومڕاییندا باسییان لە شەفافکردنی دەسەڵات دەکرد دارایی دەکرد باسییان لە شەراکەتی ڕاستەقین دەکرد لە حکومڕانی کەچی وەزیر دەنێرنە هەولێر یان دەبتە پارتی یا بێدەنگ دەبێ بەڕاستی لەم باردۆخە ئێمە لەوە تێناگەین بەڕاستی ینی مەفروزە ئێمە من و ئەو میوانە بڕێزەی تۆش هەردووکمان پرسیار بکەین لە یەکێتی گۆڕان بۆ بەردەوام لە حکومڕانیەک کە بەم شێوەیە و پێم وایە ئەو گرژی ئەعلامی ئێستا هەیە لێکەوتەی ئەو هەستکردن بەو نەبوونی ئەو شەراکەتەیە بەڵام حەق وایە هەردوو لا بە شەفافانە بە ڕۆشنی قسە لەگەڵ پارتی بکەن کە حکومڕانی بەم شێوە ناوێت ڕەنگە پارتیش بە هەمان شێوە تێبینی هەبێت تەبعاً لەسەر گۆڕان و لەسەر یەکێتیش هەردوو لە شەفاف بن و بەیەک و دانیشتن حەلی مشکلەکان باشە بە کورتی سەباردەوەی وتت سەرۆکی حکوومەت داوام ناکات ئەی چی دەکات داوام ناکات چۆن من لەناو ئەنجومەنی وەزیران نیم بەڵام حەسەب معلومات کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران لەناو هۆڵی سەعد عەبدوڵڵا دەکرێت و دیارە ئەو کەسانێک کە خۆی دەسەڵاتی پێداون حکوومەتی سێبرن ئەوان زیاتر ئیشوکارەکان دەکەن. باشە بابەتێک نووسی و بەناوەیە کە حکوومەتێکی نەخۆشە دەردەکەی زۆر گرانە چارەسەر هەیە بە کورتی بێ سپاس دەکەم. من پێم ئەگەر بم شێوە بەردەوامی نەخێر هەرێمی کوردستان ئێستا وای لە هاتووە کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان پارەی خۆی سەرف بکاوە پارێکی زۆر بدە بەس لە کۆڵام حکوومەت و حکومڕانیە بێتەوە و ئەم نیشتیمانی خۆی بەجێ بهێڵێ و نیشتیمانێکی دیکە هەڵبژێرێ بۆ ژیان ئێستا خەڵک لە هەرێمی کوردستان بە وەکو جاران بە خۆشحاڵی و تەمەشای ئاڵای کوردستان ناکەن ئێستا خەڵک لە هەرێمی کوردستان کە ناوی کوردستان و نیشتیمان پەروەری دێنن جۆرێک لە مۆڕەی خۆیان دەردەبڕن بۆ چونکە پێیان وایە کە ئەوانەی کە پێشتر فریاد ڕست بوون و شۆڕژێڕەکانی پێشتر لە شاخ بوون ئێستا هەر ئەوان بوونەتە ستەمکار هەر ئەوان بوونەتە سەبەبی ئەوەی کەوا موچیان پێ نەدرێ موچیان دوا بکەوێ زوڵمیان لێ بکرێ نەعەدالەتی هەبێ حکومڕانێکی خراپ خزمەتگوزارێکی خراپ یانی زۆر قسەمان هەیە بێگومان قسەکانشمان دووبارەیە پێیان وایە کە ئەو دەستە بژێرە مەسئولن لەو دۆخێکە دروست بووە. باشە بەس وتت دەردەکە گرانە و پزیشکێک نییە ئێستا وایە بە کورتی سوپاس دەکەم. چارەسەری هەیە ئەگەر بێنە ژێربار چارەسەری هەیە بێنە ژێربار بەڵام دۆخەکان و ئالۆز کردووە ئەگەر بێت و بەم زوانە یان بە ماوەیەکی کورت چارەسەری نەکەن بە دڵنیاییەوە دەردەکە ئەوەندە گران دەبێت چارەسەری زەحمەت دەبێت. سوپاس دەکەم کاک هوشار سەبارەت بە بزنەوەی گۆڕان وتت پاستان داوە بەس قسە لەسەرەوەیە بۆ منعەدالەتی ناو حکوومەت قبوڵ دەکەن دەشکشێنەوە بزنەوەی گۆڕان لە حکوومەت خۆی کاک حەکیم شێوازی حکومڕانی لە کوردستان زۆر دەرسیان لە حکومڕانە دیکتاتۆرەکانی منتیقەکە وەرگرتووە. یەکێک لەو شتانە ئەوەیە کە قەیران دروستەکەن خۆشیان چارەسەرێکن دوایش خۆیان بە فریاد ڕاست پیشانێ ئەنی چاڵەکەکەنن دوایش دێن ئەڵێنەوە ئێمە چاڵەکە پڕەکەینەوە سە ساڵیان بۆ گۆڕان هەڵکەندووە بڵێن جا پێشەوەی مەسەر گۆڕان ئێستا ئەم قەیرانانەی بۆ کوردستان دروست کردووە ینی ئەمڕۆ لە شوێنێک سبەی لە شوێنێک ئەڵێن ئەوە فلان شت دابین کرا فلان شت دابین کرا فلان حزب ئەوەی کرد فلان شخص ئەوەی کرد ئەمە ئەگەر حکوومەت و حکومڕانی هەبێ شتێکی زۆر پێمانایە خەڵکی کوردستان ئەمە بەڕاستی ئەمە وەکوتم بیکەین بە دەرسێک هەمومان کە ئەوەی کە ڕۆشتووە نابێت جاریشکەوەکەی من دڵنیام ئێمە ئەم دۆخەتەیە پەڕێنی و گەشتبینیشم ئەتوانین
يعني ئەم سەختیانی کە تیپات تێپەڕەبین بکەین بە بنەمایەک بۆ ڕوانینێکی جیاواز بۆ حکومڕانی لە ئایندە و دەرسوەرگرتن لەم وانانە ئەوەی کە پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە هەیە ئێمە لەسەر بنەمای ڕێکەوتنێک چوینە حکوومەت و ئەو ڕێکەوتنە 180 جێبەجێ نەکراوە پەیوەندی بە پۆستی شەوە نییە ئێستا زۆر جار باسی پۆست و شتەکرێت طبعاً هەر حزبێکی سیاسی کە ئەچێتە حکوومەتەوە بە پێی ئەو پێگەی هەیەی لە پارلەمانە مافی خۆیەتی پێگەی هەبێتەوە شتێکە پەیوەندی بە حیزبەکەوەیە بەڵام بۆ ئێمە ئەوە زۆر گرنگ نەبووە هەرچەنە تا ئێستا بەشێک لەو مافانەش جێبەجێ نەکراوە چکە دوجار ئەگەر تۆ بتێ بەرنامەکە جێبەجێکەی لە ڕێگەی پێگە و پۆستەکەەوە ئەکرێت ئەو کەسانی کە ئینێریت یعنی ئەگەر تۆ پێگەت نەبێت ناتوانیت بەرنامەکە جێبەجێ بکەیت ئێمە لە مانگی یەکدا کۆبوونەوەیکی درێژخایەنمان کرد لەگەڵ هاوڕێکانمان لە حکوومەت هەموو وەزیرەکان جێگرەکان جێگری سەرۆکی هەرێم حکوومەتی خۆجێی پارێزگار هەمووی باسی ئەم گرفتانە کراوە هەڵسەنگاندن کرا بۆ ئەو دۆخەی کە هەیە دوای ئەوەش کۆبوونی جڤاتی نیشتیمانیمان کرد لەسەر ئەو بابەتە کە ئێمە ئەو ڕێکوتنە جێبەجێ نەکراوە دوای ئەوە طبعاً پارتی هاتۆتە سەرخەت کۆمەڵی کۆبوونەوە پشت کراوە لێک 2 ساڵ پێش ئێستا زۆر نهاتنە سەرخەت ڕەنگە پیان وا بێ زودنەوەی گۆڕان هەر پابندە بۆی لە حکوومەت بێنێتەوە بەڵامیان پێشتری وتومانە ینی نانمان بەساجەوە نەسوتاوە لە حکوومەت بین هەر ئامرازە ئۆپۆزیسیۆن بین هەر ئامرازە بۆ خزمەتی هۆشداریتان بە پارتی دابوو بەڵێەوە بەڕێزدان عەبدولکەریم وەزیری ئەوەدانکردنەوەش لە ڕاگەیانی ڕسمیەوە لە کەناڵەکانی دیکە ڕایگەیان کە ئێمە لە جەوادی نیشتیمانی بڕیار درراوە ئیمزا کراوە کە یاداشتی کشانەوە بین بە پارتی دیموکراتی کوردستان باشە بەس پێتاندا بە حکوومەت کشانەوە یاخود کەی دەکشێنەوە دیارە گرنگەوەیە بڕیارەکە هەیە کاتەکەی پێکەوە دیاریەکرێ بەڵام مەبەستمەوەیە پارتی تێگەشتووە لەوەی کە ئێمە زۆر محتەمی بووی لە حکوومەتابی مەرچێ بۆمانەوە لە حکوومەت بابەتێکە گفتووە نەکراوە ئەوە تا ئێستا بەس درنگ نییە بۆ ئەوەی کە گۆڕان وت بەڕێزی وت خۆی بۆتە قوربانی خۆی کە کارێک هەڵە بێ ئەمە وەک وایە کەسێک تووشی هەڵەیەکە بێ هەڵی تر چارەسەری بکە یا خوددا بەردەوام بێ لێی نا ینی ئینسان ئەگەر ڕۆژێکی ما بێت لە ژیانە گەڕانەوە بۆ عیبادەت بۆ لای خوا هەر قبول کراوە لەبەرەوە من پێم وایە هیچ گرنگ نییە و پەیوەندی بەکاتەوە نییە گرنگەوەیە ئێمە ینی بۆ خەڵکی بسەلمێنین کە چۆن چونمان لەسەر بنەمای ڕێکەوتنێک بۆ کشانەوەشمان هەر لەسەر بنەمای ئەوەیە کە شەڕە لەسەر مافەکانی خەڵک و من هیوادارم ئەو دۆخەشی کە هەیە ئەو گفتوگویانی کە ئێمەش هەیە ئەو بەڵێنانەی دراوە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە چونکە شەڕێکی گەورەی ئێمە ئێستاوەی ئەو قەیرانانە چارەسەر بکرێت لە سلێمانی و لە ناوچانەی دیکە موچە خۆڵ و خاشاک ئەو پرسانی کە پەیوەندی بە دەرمانەوە هەیە ئەجینا ئێمە لە حکوومەت بین لە ئۆپۆزیسیۆن بین لە جاران زیاتر بەردەوامە بین لە کار و دیفاعیش لە خەڵکەکە ئینشاءڵڵا سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان شار عومەر عەلی هەروەها سەرتیپ جەوهەر سوپاس بۆ بینێرانی بڕە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ